پاپا فرانسیس ئەمڕۆ یەکشەممە ڕۆشنایی خستە سەر بەرزبوونەوەی ژماری زیاتری قوربانیانی سووریا بەهۆی بەردەوامی شەڕی ناوخۆوە لە ڕێی گلەیکردن سەبارەت بە نەبوونی خواستی ئاشتی لەلایەن دەسەڵاتەوە. بەداخەوە هەواڵەکان بەردەوام وا دەگەنە ئێرە کە هاوڵاتیانی سووریا بوونەتە قوربانی جەنگ بە تایبەت لە حەڵەب. هەمەجێ قبول نییە کە خەڵکانێکی بێچەک لە نێویاندا منداڵانێکی زۆر هەن دەبێت باجی ئەم جەنگە بدەن، بێگومان باجی ئەم جەنگە دەدەن بەهۆی دڵڕەقی و نەبوونی خواستی ئاشتی دەسەڵاتەوە. ئێمە لە خوشک و برا سووریەکانمانەوە نزیکین لە نوێژ و پاڕانەوە و هاوسۆزین لەگەڵیاندا. بەڵێنیان دەدەینێ کە دایە مەریەمی پاکیزە دەیان پارێزێت. پاپا وتارەی لە بەردەم گردبوونەوەی خەڵکێکی زۆردا پاش نوێژی مەلەکوت لە گۆڕەپانی سێت بۆترۆس پێشکەش کرد. دەڵێت هیچ جێ قبول نییە کە خەڵکانێکی سیڤیلی زۆری بێچەک لە ناویاندا ژمارەیەکی زۆر منداڵ هەیە باجی ئەم جەنگە دەدەن. بە تایبەتی ئاماژەی بۆدا ئەو خەڵکە سیڤیلەی کە لە حەلەب دەیچێژن کە شارێکە کەوتۆتە نێوەندی جەنگی نێوان سەرهەڵداوان و هێزەکانی حکومەتەوە. سەرهەڵداوان جەنگاون بۆ شکاندنی گەماروی حکومەت بۆ سەرناوچەکانی ژێردەسەڵاتی سەرهەڵداوان لە باکووری شارەکە کە نەتەوە یەکگرتوەکان دەڵێن لەو شارەدا 300,000 کەس گەمارۆ دراون. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.